زۆر سپاس خاڵە ناسر لەبیرتە ڕۆژێکە لە ئاوێر دانیشتوین بە یادی ڕۆژانی بەرخی و شەوانی شوانیەوە گۆرانیک بوو هەم نارنجە و هەم بێە ئەرێ یاری عازیز لەکوێیە هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە بۆمبەکەنە هەیوانێ یارای 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 کاری تایبەتیم پێیە بۆمبەکەنە هەیوانێ یارای 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 کاری تایبەتیم پێیە کاری تایبەتیم پێیە ئەرێ ناسکۆڵ و زێدە جوانە هەر دەڵێی بەفری کوێستانە ناسکۆڵ و زێدە جوانە هەر دەڵێی بەفری کوێستانە لە نێوکیژاندا تاکە یارای 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 چونکیژی کوردستانە هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە بۆمبەکەنە هەیوانێ یارای 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 کاری تایبەتیم پێیە کاری تایبەتیم پێیە لە ماڵی دنیام دۆوی من شێت و شەیدام دەردی لە ماڵی دنیام لێ ئەو من شێت و شەیدام لەسەر باڵاکەی ئەوە یارای 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 کەوتومە ناو جێدام هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە بۆمبەکەنە هەیوانێ یارای 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 کاری تایبەتیم پێیە کاری تایبەتیم پێیە هەر شیرینە دەڵێی هەنارە ناسکۆڵ و مەزەدارە شیرینە دەڵێی هەنارە ناسکۆڵ و مەزەدارە کیژە کوردەی مکوریان یارای 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 چەندە ناسک و نازدارە هەم نارنجە و هەم یاری عازیز لەکوێیە هەم نارنجە و هەم بێە یاری عازیز لەکوێیە بۆمبەکەنە هەیوانێ